عزیزان لێرە لە شاری کەرکووک سەردانی بەڕێوەبەرایەتی شوێنەواری شاری کەرکووک ماگری مدیرەی ئاساری کەرکووک لە جێگەیەکی مێژووی ئەم شارەکە خۆی بۆ خۆی ئەدرەسێکە بەڕاستی قشڵەی کەرکووک بەڕێوەبەرایەتەکەش هەر خۆی لێرەیە بە پێویست پاسای لەگەڵ بەڕێوەبەرەکە تۆسێک بەرچاوڕوونیمان بۆ بکات و باسی ئەم شوێنەما بۆ بکات و بە شێوەیەکی گشتی باسی پێشینەیەکی شوێنەواری و تاریخی ئەم شارەمە بۆکە کاکە ڕایت ئۆگڵێیاس سڵاو لێ ئێوەش بەخێر بێن بەڕێستان بەڕێوبەری شوێنەواری بەڵێ من بەڕێوبەرم سەبارەت بە قشڵەی مێژووی کەرکووک مێژۆکە ئەگەڕێتەوە بۆ ساڵی 1963 لە سەردەمی دەسەڵاتی عوسمانیا بنیاندراوە. سیستەمی بیناکە دوو نهۆمیە بە سێ ئاڕاستە لەسەر شێوازی PTU ئینگلیزی لە ڕاستیە ئاڕاستەی باکووری خۆرهەڵاتەکەی داڕمان بووە بەهۆی هەرسی زەویەوە لێ ئێستا ئەوە کێشەیەک نییە. ئێستا دوو ئاڕاستەمانەیە، یەکییان مۆزەخانەیەکی فۆلکلۆریە ئەو کارانە لە خۆگرێ کە لە ڕابردووە لەم شارەیە ئەنجام دراون. جلوبەرجی سەرجەم پێکاتەکانی ئەم پارێزگادێرینە لە خۆگرێ لەم شارەیە کە شاری پێکەوە ژیانە. لەبەرەوە قشڵەی کەرکووک دوای قەڵای کەرکووک بە دووەمین شوێنەواری شارەکە داهاندرێ. گزارش لە مێژووی شارەکە هەکات، گزارش لە شوێنەوار و کللتور و ئەم شارە دێریناکە سەبارەت بە قشڵەی کەرکووک بە شێوازی عقود و گومەز ئەم بینایە بنیاندراوە. ئەم کەرستانی کە بەکارهێنراون بریتین لە بەرد و نورە و گەچ و قۆڕ. هەروەها لەم بەشانەیە دەرەکەوێت کە دووچاری داڕمان بووە بەهۆی هەرسی زەویەوە. ئەم کەرستانە لەگەڵ کەش و هەوایە ئەتوانن خۆیان بگونجێنن. بۆ نمونە لە وەرزی هاوینە لێرە فێنکە، بەڵام لە وەرزی زستانە بە پێچەوانە ئابێت. بۆیە ئەم بینایە ئاسەوارێکی کللتوری مێژووی تایبەت بەم شارە دێرینەیە. هەروەها سەبارەت بە ناوەکەشی کە ناوی قشڵەیە لە زمانی تورکیە بە مانای شوێنی مانەوەی سەربازانیەت لە وەرزی زستانە. هەروەها لەبەر ئەوەی ئەم شوێنە تایبەت بووە بە شوێنی مانەوەی سەربازان. قشڵە سێ دەواازەی هەیە، هەر یەکێک لەم دەواازانە ئەتوانین بڵێن تایبەت بووە بە چینێکی دیاری کراو. لەبەرەوەی ئەم شوێنە خەڵکێکی زۆر تایە ماونەتەوە، بۆیە سێ دەواازەی بۆکرەوە. ئەمە دەواازەیەکە، ئەوەیان دەواازەیەکە و ئەمە شیان سێمیێنیانە. بۆ نمونە دەواازەی ئەسب سواران و دەواازەی سەربازان و دەواازەی خەڵکی ئاسایی. بۆیە هەر دەواازەیەکی تایبەتە بە چوونە ژوورەوەی چینێکی دیاری کراو. قشڵەی کەرکووک 72 ژوور لە خۆیەگرێ، هەروەها 9 ژووری زۆر گەورەی هەیە کە وەکو هۆڵێکی گەورەوەیە. بیناکە لە دەرەوە هەروەها لە ناوە پایە و دیواربەندێکی زۆر زۆری هەیە کە ئەوەش تایبەتمەندی بینا کۆنەکانە. هەروەها کە تۆکمەی زیاتر بە بیناکە بەخشێ. ئەو کەرستانە قشڵەی لێ دروست کراوە لەگەڵ هۆکارەکانی هەرسی زەوی پێکەوە کارلێکەکەن لەگەڵ باران و باو بوومە لەرزە و هەر بۆیە پێویستی بەپایە و دیواربەندیکی زۆر هەیە. هەروەک فەرمانگەی شوێنەوار پلانمان هەیە بۆ ئایندە کە ئەمە بەدڵنیاییەوە ئاوات نییە، بەویستی خوا ئەمە جێبەجێکرێت. بە هەوڵی حکوومەتی فیدراالی و ئیدارەی ناوخۆ قشڵەی کەرکووک جارێکی تر نۆژە نەکرێتەوە تا لە ئێستاە جوانتر بێت وەک جارانی لێبێتەوە. ئێمە ئەمانەوێت بۆ شێوازە جوانی بکەین. بەشێکیشی لە ناو بودجەی ساڵی 2023 جێکراوەتەوە، بەشێکی تریشی لە بودجەی ساڵی 2024ە. بۆیە قشڵەی کەرکووک ئەبێتە شوێنێکی زۆر سەرنجڕاکێش ئامادەکرێ بۆ پێشوازیکردن لەو میوانان و گەشتیارانەی لە ناو و لە دەرەوەی وڵات یەن سەردانی قشڵاکەن.
ئێستا تۆ هەموو شتێکەوت ئەوەی من ئەمەوێت بپرسم ئەوەیە کە لە ناو بەڕێبەرایەتەکەتانە مۆزەخانەش هەیە؟ سەبارەت بە مۆزەخانەکانیش لە ڕاستیە من لە پلانەکەیە ئاماژەم پێکردووە کە لە چوارچێوەی نۆژەنکردنەوەی مۆزەخانی شارستانی کەرکووکا بێ. مۆزەخانی شارستانی کەرکووکیش ڕەنگە ئەو پرسیارە بێتە پێشێ کە ئاخۆ مۆزەخانی شارستانی کەرکووک چییە؟ مۆزەخانی شارستانی کەرکووک پێویستە ئاسەوار و شارستانی ئەم شارە لە خۆ بگرێ، هەروەها ئەم شوێنەوارانە کە لە شارەکەیە براونەتە دەرەوە تا میوانەکانی شارەکە بزانن چێ لەم شارەیە ژیاوە، ئەو پێکاتانەی لەم شارەیە ژیاون کامانن ئەو زمانانە تایە دۆزراونەتەوە لە کاتی کن و پشکنینە لەلایەن تیمە ناوخۆی و دەرەکیەکانیشەوە. سەبارەت بە مۆزەخانەی فۆلکلۆری کەرکووکیش نۆژەنکردنەوەکەی لەگە قشڵەی کەرکووکە بێ لەبەرەوەی لە نەهۆمی سەرەوەیە کە مۆزەخانەی تایبەت بە فۆلکلۆری شارەکە لە خۆگرێ. ئەو کارانی لەم مۆزەخانەیە تا ڕۆژگاری ئەم ڕۆژە شارەکەیە ماون کەمێکیان لە ناوچوون هەنێکیشیان تا ڕۆژگاری ئەم ڕۆژ لە شارەکەیە ماون. ئەمە کۆی ئەو زانیارانان سەبارەت بە قشڵەی کەرکووک و هەروەها مێژووی بنیانانەکەی ئەو شوێنەی ئێستا ئێمە لێ ڕاوەستاوین ئەمە تەواوی ئەو زانیاریانە بوو کە لەسەر قشڵەی کەرکووک. بكيف بوش بدماغي قولا باغ قولي باغي بكيف بوش بدماغي شبوة راي هنيسان تقولي الكاسورة نيسان دات ينبغي لا سرشي ما تمالودي بوشي شوالك الديشة كم بردم الدابشة شوالك الديشة كم بردم الدابشة قولا باخ قولي باغي عزیزان لێرە لە کەشێکی کراوە لە باخێکی جوان سەر بە سنتەری ڕۆشنبیری شاری کەرکووکە لەگەڵ بەقامبێژێکی ناوداری نەبەتەنها ئەم شارە بەڵکو مەقامبێژێکی ناوداری عێراقیە عەرەبەکان پێڵێن لە ڕائید المەقام العێراقی کاک عومەرە درێژ هەر خۆی بەڕاستی ئەم توانایە و ئەم زاینە لە باوکی ڕەحمەتیە و بۆی ماوەتەوە کە بە حەمە درێژ ئەمان بە خێزان مەقامبێژ بوون. من زۆر خۆشحاڵم لە خزمەتی ئەم مامۆستا ئازیزەیەم. سڵام کاتۆ باشتر من لە خزمەتیەوەم گەلێ بەخێر بێن من مەمنون بووم گەورەمتان کرد باتنەکەتان. قوربانی من زۆر سپاس دەکەم من بەڕاستی زۆر خۆشحاڵم وەگەڵێن جەنابێت ئیتر دو خوێندکاری مامۆستا عەلی مەردانی بەڵێ جەناب لەگەڵ عەلی مەردانە مەقامتان خوێنووە یا تۆ شتێک لێ فێر بوو یا پرسیار لێ کردووە یان ئەو ڕۆڵی مامۆستای بینیوە؟ من مامۆستا عەلی مەردان سێ جار دیومەوە یعنی وەک بینین لە کاتی ئەختیاریە بینیم ئەو کاتە هەرزەکار بووم وەکو لێی فێر بوو بێتم بەس لە کاسێت و شتیەوە فێر بوومە ئەمە دەرسی پێم نەوتووە و مجرد هینی خۆم بووە هەست و یعنی باوکو بڵێن خولیای خۆم بوو کە فێری مەقام بم بەس دەرەجەیەک لە مامۆستا عەلی مەردانەوە فێر بووم. جەنابێت ئێمە مەقامبێژمان زۆرە بەڵام ئیتر ئەوان لە سنووری مەقامی کوردیە لە ناوچەی گەرمیانە با بڵێن لە سنووری ئای و ئەڵاوەیسی و خاوکارۆمانەیە ماونێتەوە بەڵام جەنابێت وەکو مامۆستا عەلی مەردان سنوورەکان بەزانوە و بەرەو دنیای مەقامە فراوانەکە ڕۆیشت. خۆت زیاتر لە چ مەقامی یا خۆت کەیفت یا حەز لە چ مەقامێکە بۆ خوێندن؟ من ئەتوانم بڵێم ناڵێم هەموو مەقامەکانە خوێنم عەرە بەڵێ مەقامات شەرقیە واتە ڕۆژهەڵاتی من هەموو خوێندووە و هەموو شیە خوێنم بە فەخرەوە سەرکەوتوم وابزانم لێی زایدەن مەقامە کەلتوریە جوانەکانی خۆمان کەوە ڕەسەنایەتی تایە هەموو خوێندووە و زیاد لە مەقامە ڕئیسیەکان کە حەزم لێتی مەقامی ڕەستە مەقامی نەوایە مەقامی خەنەباتە مەقامی حیجاز هەموو ئەخوێنم. ئەم مەقامانە یەنە ناوخانی مەقامی کوردیەوە یا وەڵاهی کاکە ناڕۆیجان خۆی یا تۆکو تێکست بە کوردی و کردووە؟ ئەتوانم بڵێم مۆڕخێکی مەغریبیە لێ هەمووی مەقامی کووردە هەمووی مەقامی کووردە تعریب کراوە و بردراوە بۆ نمونە دووگا سێگا چوارگا پێنجگا هەمایۆن نەهاوەند ڕست
یەکدوانێکی نەبێ کە حیجاز وابزانین ئەم منطقەیە ئیتر هەمووی ئەسڵەن هین کوردە بەس مەمۆستا سەیرە ینی زۆربەی مەقامەکان لە ناوچەی گەرمیانە چڕ بووەتەوە بەڕاستی مەقامی من زۆر شارەزانین دیارە منیش لە چەند هاوڕێیەکی خۆت ئاسایی ئەو کە باسی یەکەن کە ئاڵێن لە ناوچەی گەرمیان زۆر دەوڵەمەنە بە مەقامات بۆ نمونە سە پێترە خاسەمانەیە بەڵێ لە خاسە مەقام نەچێتەوە دیو خاسە بەڵێ کەوا کەرکووک ئەکاتە دوو بەش لە خاسە نەچێتەوە دیو کە چووە ئەو دی و تەسیری کردوە لە بەدزێیی و ناوچوان و هەولێر خەریکی حەیران و لاوکن ئەما لێرەوە تال و ڕستان بڕۆ هەر لە ناو جەباری و کاکەی و زەنگنە و ئەمانەت ئەم دایان مەقام خوێنی کۆن و تازت بۆ حساب بکەم چۆن لە ناوچوون ئەی پارێزن ئێوە ئایا دیارە کەسێکی مامۆستای وەک جەنابێت مەسوولێتەکەت گەورەیە خوێندکارت هەیە خەڵچێک فێرەکەی یان مامۆستای مەقاماتی کە هەیەکەوە ئەو بەرپرسیاتە لە ئاستۆ بگرن مامۆستانۆرە منم قسەیان زۆر کردووە مەقام خوێن زۆرە ئەمایکێ دەرس بڵێتەوە وانەکە بڵێتەوە نییە فقط من ماوم زۆر هاوارەکەم من ئەلم سنتەرە دوو خولم کرێتەوە هەر جاری 25 30 15 قوتابیم هەبووە بە فەخرەوە فێریانەکەم بەس بەداخەوە پاڵپشتیم نییە من ئەلەو دوکانە بچووکەی خۆم ڕۆژ نییە مەلا دێ بۆلام بانگدەر دێ بۆلام گەنج دێ بۆلام تەلەبەی مەحەد و کولێ دێ بەحسیانێ لەسەر مەقامات فێریانەکەم لەبەرەوە پاڵپشت نەبێت ئەفەوتێ ئەوە من تەواو بڵێ ئەو کارە خۆی کاری بەڕاستی کاری نێوەندێکی خوێندنە کاری دەستگایەکە وانە بەڵامی تر جاری تر مەسوولێتەکەش لە کەوتە سەر ئەستۆیت و کابراوتنی ئەو مۆهیبەیە بنخوا پێی بەخشیوم بەتەنیاش ناکرێ من ئێستا ئەو دوکانە بچووکۆن جەنابتان بینین دایخەم قاپی ڕزقمە بەڵێ وایە ئەبڕێ کە دەورە خولش بکەیتەوە ئەو خولە بە مانگ و دوو مانگ مەقام تەواو نابێ من هەموو 20 ڕۆژ 25 ڕۆژ یەک مەقامەتوان فێرکەم بۆی لەسەر ئەساس و ئەکادمی فێریکەم معنای کاتێکی زۆرمەوێ ئەم کاتەش من هەر دوکان داخەم و ماڵ و مناڵ و ئەمانە لەبەرەوە پاڵپشتی من نەبێ ناتوانم بیکەم بەداخەوە لە ناو خێزانە کەسی کە نییەکەوە جێپی خۆی ئێوەی هەڵگرت بێ هەمووی مەقام خوێنە ئەخبش بۆیە واڵە بچکم ئێمە چینە سەر مەزاری کاک مقداد ڕەوانشاد مقداد یادی بەخێر لە خۆم باشترە بەس ئەم وڵاتی ئێمە کەرکووک تەمەنی درێژ بێت ئەم وڵاتی ئێمە کەرکووک ئایا چۆنە ئامۆزاگاری ئامۆزای من چۆنە بێ گۆرانی بڵێ لێرە وایە ئەی بەڵامی تر بڵێ چی تر ئەمە بووە بە نەرید بۆ ڕەشە لەبانمان بەڵێ نا بەداخەوە من بە پێچەوانەوە من ئەڵێم ئەمە تر هینێکە ئەمە دەستخۆشیەکە بەڕاستی بۆ ئێوە شکاوەتەوە و ئێمە سەردانی ڕەوانشاد مەزاری کاک مقدادمان کرد بەداخەوە لە 2019 ئەمریخواکە ئامۆزان لەگەڵ کاک مقدادە ئەویش مەقام بێژە باپیرەش یەر مەقام خوێن بووم باپیرەش مەر مەقام خوێن بوو وەکو بنەماڵە ئاوەکەی وەڕشاو کردووە ڕێڵێ وڵی تر زۆر قسەمان لەسەر مەقام کردووەمانە بەڵام منستا حەزەکەم مامۆستا جۆم لە مەقامێ بێ بەڕاستی بەس خۆت هەڵی بژێر لەبەری من زۆر شارەزانیم کەەوە داوای چ مەقامێکم بەڕاستی مەقامی ڕستان بۆ خوێنم بەڵێ مەقامی ڕست عەرە بەڵێ فەحل المەقامات واتە لە هەموو مەقامەکان مەزبوطترە إن شاء الله ليل ليل يا يار 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 أي قولي بمروتي سودا سرم أي كجاوي روحي تنياود البرم أي يويني تشاو سياه رو أسمرم أي درختي حسرتي جيني ببرم أمان أمان يا
ئەوینی چاوسیار و ئەسمەرم ئەی حەکیمین حەکیمی ئەی حەکیمین حەکیمی بێسەمەر ئەمە نەمان یارە یارێ ئەی لە کوورەی ناوخی داخم بێ خەبەر وردەماتی باغی نێوم وردەماتی باغی نێوم وردەماتی باغی نێوم چون شەکەر ئەمە نەمان یارە یارێ وڵی من حەزم لە مەقامێکی کەش ئەگەر بتوانی بەڕاستی بەس هەر خۆت اختیارکە حەسان لە هەر مەقامی گەرمیانی ئێستاش مەقامی خورشیدی ئەو خورشیدێ بەڵێ خورشیدی مەقامێکە لە ناخی ساڵێک گەنماتوە حەوت ساڵ نهاتوە ئەوە و ئای و ئەمانە بەڵێ لەبەرەوە هەمووی لە مەساتەوە هاتووە زۆر جوانە پڕ لە ئازار ئازای بۆ کوێرە دێ دانیشتووە گەنمەکەی ناتوە و خوڕی کرۆ سەرخۆیان دەبێت ئایکی وتووە بەڵێ وایە ئیجا بەداخەوە زۆر کەسە لێ مەقام ئەرێژیانە شتێک نییە ناوی ئەرێژیانە بێ بەڵێ وایە ئای هاوار هاتە وایە دیەمای قەجارێک نەمای وەسەر وەختمدا پابنێ وەبانە یاوارە یاوارە یاوار زامی سەختمدا ئەرەجانە مەڕەنگاس خاسەن زۆر سەلامەتەن دەردی دڵخراوەنە یاوار تا قیامەتەن ئەی دیدەمایی بۆ خۆمای ئای ڕەڵم وای ئەرەجانە ناڵەی یەتیمان بنایی دیەم ساتێ دساتەن ناڵەی من پەیلەی لە ئاوارێ ئاوارێ ئاوار تا ڕۆژهەڵاتەن ئای بۆ خۆمای ئای دیەمای ئەرەجانە من و بایە گوش هەردووام دەردین کەلاوە نشین بینایی دیەم هەناسە سەردین ئای ئای بۆ خۆمای ڕۆڵم وای 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 ئای دیەمای لەم یاخی بۆچ لێم یاخی شیلانە و گەردنەیە باخی ئەرێدایە لێم گەڕێ دەچمە سەیری چوار باخی کچێدایە لێم گەڕێ دەچمە سەیری چوار باخی دەستی خۆش بێت حیات تۆ برای بەڕێزی ئێمە زۆر زۆر سپاس دەکەین بەڕاستی ئێمە شانازیەکی گەورە بوو سافە جوانە بەڕاستی سەربەرزیە بۆ من کە من هەڵەبژێرن بەس هیوام وایە بەدەنگمانەوە بێن لێرەوە داوا لە هەموو ئەو برایە ناکەم بەڵێ کەوانێن ئەم کەلتورە جوانەمان بفۆتێ ئەمرێ کاڵێم ئەمرێ عومەر درێژ مرد ئەو شەمرێ بێ فەخر کەس نییە دەرز بڵێتەوە تەنها ئێمڕۆ پێم بڵێن تاقانەی مەقام خوێن زۆرە بەس تاقانەی مەقامم ڕزاتان لێکەم مێلن بفۆتێ لە مردن ڕزگاریکە من زۆر سپاسی جەناب دەکەم شانازیی گەورە و بەڕاستی لەم بەرنامەی GPS ها لە شاری کەرکووک ئامادە بوویت خۆشی کاسم غالي
والزمن وغميك والبقر فيوم كالي عزیزان لەگەڕانێکە بە کوچە و کۆڵانەکانی شاری کەرکووکە هاتیینە گەڕێکێکی میلی بەگەر ناو گەڕێکی بارودخانە ناوی هەیە ئەم گەڕەکە بەڕاستی ئەوەی ئێمە پەلکێش کرد بۆ ناو کۆڵانێک ئەو تابلۆیان ئەو قەتعەیە کە لێی نووسراوە کتێبخانەی کارێز کۆڵان بە کۆڵان ئەم کاکەیە بە شێوەیەکی زۆر سیستەماتیک ژنەکانی لە سەری هەموو کۆڵانێکە قەتعەیە گەنووسێ کتێبخەتایینە کۆڵانێکەوە لە کۆڵانەکەیە مامۆستا تاریک کارێزی لێرە پی ئاشنابین ئەم کاکەیە عاشقێکە جاویدانێکە کوردێکی دڵسۆزە لە شاری کەرکووک کەوا گرنگی بەو دیوە کەلتوریە جوانی ئەم شارەیە ئەوەی کەوا ئەیبینی لێرە یەک کۆمەڵە تابلۆی جوانی کەسایەتی و بیرمەند و شاعیر و خەڵکە کەڵە پیاوەکانی کورد هەڵواسراوە ئەوە لەو سەرەوە ئەمە ئەیبینیت ئەمە شەرەفخانی بەتلیسیە و مامۆستا هەژارە و ئیسماعیلی بێشکچیە و کەسێک زۆر بە جوانی ئەمای نەخشانە با سەرەتا مامۆستا بناسێنین مامۆستا تاریق ئەم کاتە باش هەموو کاتێکت باش زۆر سپاس بۆ قسە جوانەکانە زۆر سپاس بۆ شاشە جوانەکانتان زۆر بەخێر بێن خۆشحاڵم بە هاتنتان نەتەوەی کورد شاری کەرکووک کە بەشێکە لە نیشتیمانی کوردستان بەڕاستی هەر هەمووی جوانیە هەر هەمووی کولتورە هەر هەمووی هوەرە زۆر گرنگە بەڕاستی دەستەبژێری نەتەوەکەمان ئاور لە کولتور بداتەوە چونکە ئێمە نەتەوەیەکی خاوەن کولتوریەکین کە ڕیشەکەی بۆ هەزاران ساڵ بەر لە ئێستا دەگێتەوە خاوەن کولتورێکی دەوڵەمەندین بەڵام مخابن کە ڕەنگە دەرفەتی ئەوە نەبوو بێ ئێمە وەکو نەتەوە کولتوری خۆمان هوەری خۆمان بە نەتەوەکانی تر بناسێنین یا تەنانەت لە نەتەوەکەی خۆشمانە لە نێو نەتەوەکەی خۆمانە لە نێو شارەکانە دام و دەستگای کولتوریدا بمەزرێنین بۆ ئەوەی بەشدار بێ لە پەروەردەکردنی هاوڵاتیانی خۆمان ئەوەی جەنابەتی کارێکی زۆر پیرۆزە تەنانەت دروستکردنی ئەو پەیوەندی کەلتوریە کۆکردنەوەی خەڵکە ڕۆشنبیرەکە خەڵکە سادەکە لە کۆڵانێکی گەڕێکێکی میلیە بەڕاستی نەوەیەکی تازە کەوا بەڕاستی ئاشنانی بەوانی پێش خۆیان ئەوەسا دیارە تۆ پەیوەندیەکانە زۆر فراوان کردووە لەگەڵ هونەرمەندی نیگار کێشە لەگەڵ پەیکەرسازە ئەمانە چۆن بەدەستت گەیشتونکە ئاوا لێرە خۆیان دای ئەنێن یا پێشانگایان بۆ ئۆکەیتەوە یان لیانە کڕیت چۆنەوە هەڵبەت من خۆم نووسەر و ڕۆژنامە نووسم پەیوەندیم لەگەڵ چینی دەستەبژێری نەتەوە وڵاتەکەمە هەیە ئەمە وای کردو با بڵین لە کۆنتاکتی بەردەواما بم هەموو وەکو میدیاکاری هەموو ڕۆژنامەکردن بۆ ئێرە دێن بڵێ وەکو ناوەندێک لە چ شێوەیەکە شێوەی کۆڕکۆبوونەوەتانەیە ئێوە سیمینارە جێڕێ لێرە لەم هۆڵەیە چۆن ئەم کتێبخانەیە بەحەقەت ناوی کتێبخانەیە خۆی دەستگایەکی کللتوری فرەکارە بۆ نمونە ئێمە نمایشی شانۆیی لێرە کراوە پیشانگای تیا کراوەتەوە هەفتانە چوارشەمەی کارێزمان هەیە کۆڕی تێدا دەجێڕین ئیتر وەکو بە شێوەیەکی منەزەم هەموو هەفتەیەک چوارشەمان لێرە بەڵێ شانۆگەری هەیە نەک شانۆگەری با بڵین کۆڕی ئەدەبیمان هەیە کۆڕ سیمینارمان هەیە بەڵێ بەڵام ینی دەرگای کارێز کراوەتەوە بە ڕووی هەموو چالاکیەکە هەفتەی وا هەیە مەسن ڕێکەوتەوە دوو چالاکی چۆن بانگەشەی بۆگەی لە ڕێتۆری کۆمەڵایەتیەوە یا پۆستەر وشتی نەکەیتیان ئەو خەڵکانی کە نزیکن بە جەنابتەوە خۆیان ئەزان بەرنامەکەی تۆچی خۆیان دێنیا چۆن هەر لە ڕێی سوۆسیال میدیاەوە هەموو جارێ باڵین پیجێکمان هەیە کە پیجی باڵین خۆمە چالاکیەکانی کتێبخانەی کارێز بڵاوەکەمەوە لە شاری کەرکووکە چالاکیەکان دابش بوون بەسەر هەفتەیە هەر دەستگایەکی ڕۆشنبیری ڕۆژێکی هەیە چالاکی تێدا پێشکەش دەکات چوارشەمەی کارێزە هەموو چوارشەمێک کۆڕمان هەیە لە دەروی چوارشەمەکانی هەندێک جار کۆڕ و چالاکیمان دەبێ کاک تاریخ دیارە شاری کەرکووک لە وەکو سلێمانی نیوە شارەکانی کە ناچێت شاری کەرکووک بەو کەواڵە شارێکی مۆزاییکە شارێکی فرەڕەنگە شارێکی فرەکەلتورە جەنابەت هەر لات بەلای دیوە کوردی کردوێتەوە یا جارجار مەسەن تورکمان و عەرەبیش پەلکێشەکەی بۆ ناوە هەڵبەت هەموو دەستگاکانی شاری کەرکووک جوانی جوان ببوورە بەڕای جوانی ڕۆشنبیریش لەوایە کەوا ئەو سنوورانە ببەزێنێ وە نییە
بە دروستی شاری کەرکووک تێگڕای کللتورەکان تێکەڵن لێکەوە نزیکن بەڵێ. ئەو کللتورانەی یەکتر متوربە دەکەن بە حقت بەڵێ. سەنگەربەندی لە نێو کللتورەکانی شاری کەرکووکانیە ئێرە ماڵێکە کە سیمایەکی کوردی هەیە بەڵام دەرگای بەڕووی چالاکی کوردی و عەربی و تورکمانی شاکراوەتەوە بەڵێ. بەڵام یەکشمان لەبیر نەچێ مەسەلەن ناوەندی کللتوری شاری کەرکووک زیاتر سیمایەکی کوردی ینی زیاتر چالاکی کوردی کللتوری کوردی ئامادەجی زیاتر هەیە ئەمەدی زیاتر هەیە بڵێ چۆنە لە بزافەکە چۆنە لە پێشکەوتنایە یا لە پاشەکشا ئێستا چون بەڕاستی وەکو ئەیبینین سیاست و ئەو سرای بینی حیزب و سیاست وانە زۆر تاغیە زۆر بەسەر ئەو بزاڤەیە خۆتان لێبەر دەرباز دەکەن کەوا شتی خۆتان لە بڵندگۆی کەلتورەوە بیڵێن من پێم خۆشە ئەو ڕاستیە دەرببڕم لە باری کۆمەڵایەتی و لە باری کولتوریدا هیچ کێشە لە بینی نەتەوەکانی کەرکووکانی بەڕاستی ئەمە ڕاستیە کە ڕەنگە خەڵک نەیزانی بەڵام لە باری سیاسی خۆی سیاست بە تەبیعەتی حاڵ چێشمە چێشم و ململانەیە ئەم شتە لە ناو شاری کەرکووکە نە لە باری کولتوری نە لە باری کۆمەڵایەتی ڕەنگی نەداوەتەوە ناوەندە کللتوریەکە زۆر هاوکاریەکەن ڕۆشنبیرەکان بە شێوەیەکی زۆر ئاسایی تێکەڵە بن زۆربەی نووسەران و دەستەبژێر و خوێنەرانیش بە زیاتر لە زمانێک هەم قسە دەکەن هەم دەشخێنەوە هەم دەشنووسن بەڵێ مامەسە تۆ خۆ دوان ئاسان کە نووسەر و لەگەڵ میداوانیت لە چ ژانرێکی ئەدەبیا ئەنووسیت قوربان من بە حکمیەوەی کە ڕۆژنامە نووسم لە بۆ زۆر بوارە نووسم بەس خواستی دڵی من زیاتر لەگەڵ فەلسفەیە چەند کتێبێکی فەلسەفیشم هەیە با بڵین لە بواری ڕخنی شێوەکاری دەستێکی خاوەن کتێبیت بڵێ نزیکەی سەروسی و 5 کتێبم چاپ کردو تا سەروسی 5 کتێب چاپ کردووە بوارەکان هەموو بواری فەلسفەیە فەلسفەی تێدایە هوێری شێوەکاری تێدایە ڕۆژنامەگەری تێدایە با بڵین یاداشتی تێدایە وەرجێڕانی تێدایە ینی هەمە جۆرە بە حکمی ئەوەی ئێمە نەوەیەکین پێش 1991 دەستمان بنووسین کردو لەو نەوەیەدا نووسەر ناچار بۆ ئەوەی خواستی خوێنەر پڕکاتەوە لە دەرگای زۆر بابەت بدە ئەنجا بۆ یابینی من لە زۆر بوارە نووسیمە تەنانەت لە فلکلۆریشە تەنانەت لە سیاسەتیشە بە حکمەوەی کە ڕۆژنامە نووسم مەسەن وتاری سیاسیشم نووسیوە پەیوەندی ڕۆشنبیری لەگەڵ شارە کوردەکانی کە چۆنە ئایا بەڵێن تۆڕێک دروستەکەن کەەوە ئەم ئاڵ و گۆڕە کولتوریە زۆر پێویستە تۆ لەگەڵ دهۆکە دهۆک لەگە سلەیمانی سلەیمانی لەگەڵ من دایمەن کەلتور وەکو ئەو چەترە مرۆڤایەتیە گەورەیە ئەیبینم کە هەومان پێکەوە کۆکاتەوە ئەو پەیوەندی بیرتانی کردو ئەگەر لەڕێی تۆڕی کۆمەڵاتی و لەڕێی ئەم تەکنۆلۆژیا پێشکەوتووە شتێ بکەن بە پێکەوە قوربان من لێرەوە سپاسی تەواوی ڕۆشنبیرانی شارەکانی تری کوردستانەکەم هەر لە خانەقین و مندەلیەوە تا ئاگاتە تۆک هەمویان بە حقت هاوسۆزن لەگەڵ شاری کەرکووکە لەم شوێنەدا زۆر کۆڕمان بۆ ڕۆشنبیرانی شارەکانی تری کوردستانەکە و بەردەوامی شەر چوارشەمەی ڕابردوومان شاعیرێک لە هەولێر هات کاک دڵزار حەسەن لێرە کۆڕێکی پێشکەش کرد کۆنتاکتمان هەم لە ڕێی سۆشیال میدیاوە هەیە هەم لە ڕێی باڵین تەلەفۆن و تەلەفۆنکاری و زۆر بەشیان بەڕاستی دۆستیەکی نێمە یەکترە ناسین بەڕاستی ئاڵوگۆڕێکی تێکەڵیەکی زۆر لە نێوان شاری کەرکووک و ناوەندە ڕۆشنبیریەکانی شارەکانی تری کوردستان هەیە ئەمەسا لێرە من کۆمەڵە کتێبی زۆرە بینم ئەم کتێبە تۆکو کتێبخانە مامەڵاکەی دیارە ئەم پێویست بە سەرچاوی بژێویشەوە بزانم بە معاشی کارمەندێکی وەزارەتی ڕۆشنبیری ناتوانیت ئەم شتە گەورەی پرۆژێکی وا گەورە بکەیت دیارە ئەم شتێکی ئەوەش بە تەنیا بەڕاستی ناکرێت ئەم کتێبانە ئەیان فرۆشید یا چۆن ماڵە لەگەڵ کڕیار و لەگەڵ کتێبەکان و لەگەڵ خۆتاکی قوربان بە حەقەت ئێمە سندوقێکی کۆمەکمان هەیە بەدەر لە سندوقەکەی مە کتێب نافرۆشین کتێب بەخواستن نەدەینە خوێندەواران توێژەران خوێنەران تەبعی خەڵک لە دەروەوەی شاری کەرکووکشەوە بۆ سەرچاوە دێ سەردانی کتێبخانەی کارێز ئامانجە ئێمە ئەوەیە کللتوری خوێندنەوە لە ناو میلەتەکەمانە بڵاو بکەینەوە بەڕاستی خزمەتگوزاری کللتوری پێشکەش بە نەتەوەکەمان بکەین تەبعی بە حکمی ئەوەی کە کتێبخانەکەش لە گەڕکەیکی میلیدایە لە ناو ماڵانایە منداڵ دێتە ئێرە کە هێشتا لە تەمەنی باخچەی منداڵانایە ینی خەڵکێکی زۆر ڕوو دەکاتە ئێرە هەموو شتێک لێرە خۆبەخشە بەڕاستی لیژنەیەکیشمانەیە 5 کەسی ئەو لیژنەیە خزمەتی کتێبخانەکە دەکا و خزمەتی خوێنەران دەکا ینی وەکو عەرزم کردن ئەم کتێبخانەیە دەستگایەکی قازانجنەویستە پشت بە خەڵکی خۆبەخش دەکات بۆ خزمەتی کللتوری شارەکە
قڕوان دەستی خۆش بێ بەڕاستی من سەرسام بە کارێکی ئەوە ئەمە کارێکی خۆنەویستانەیە و کارێکی بەڕاستی ینی قازانجنەویستە و پرۆژەیەکی لەم شێوەیە من بەڕاستی وەکو کارێکی پیرۆز ئەیبێنم بەڕاستی جەنابیش لە سەردەستی تۆ کەسێکی پیرۆزی تو زۆر خۆشحاڵم بەناسی لە شەوقی ڕوومەتی ئەیدە دەیداد منعی ستانم مەکەن ئیمڕۆ لە شەوقی ڕوومەتی چۆن من نەسووتیم چۆن من نەسووتیم بەعادل ئەو بەباری نەوتەوە دەدات ئەیدە دەیدا 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 لێرە لە یەکێ لە گەڕەکە میلیە ناودارەکانی شاری کەرکووک گەڕەکی شۆرجە لە گۆڕەپانێکی زۆر جوان دروستکراوە بەڕاستی کەوا هەر خاوەندارەکەی نادی شۆریجەیە لەگەڵ یاریزانێکی دێرینی ئەم گەڕەکە بەناوی کا قاسم شەفیق باسی بزافی وەرزشمان بۆکە لە شاری کەرکووک بەگشتی لە ساڵانێکی ڕابردووە کەوا هەمیشە بەڕاستی وەرزش لە پێشکەوتنا بوو لە هەموو بوارەکانی وەرزشە بزانانی ئێستا چۆنە و تۆزێ باسی یانەکانیشمان بۆ بکات لە بوارە ژیاکانە سڵاو ئەم کاتت باش کەکە ئەم کاتەی جەنابتان باش زۆر سپاس بۆ ئەم چاوپێکەوتنە من وەکو وەرزشکارێکی دێری نێم شارە ئەگەر بێت و وەرزش پۆلینکەین لەم شارە ئیگەڕێنەوە چەند قۆناغێکی سەدەی ڕابردوو سەدەی 20 و ئەم سەدەی تازەش باڵی سەدەی 21 لە سەدەی 20 کەرکووکە میشە لە پێشنگ بووە لە تۆپی پێ لە بالە لە باسکە زۆر لە تیپەکانی دەرەوەی وڵاتاتن لەگەڵ تیپەکانی کەرکووک یاریانە کرد تاکە یانەش کە دامەزرا لە ساڵی 1969 یانەی سۆلاف بوو کە ئەویش یانەیەکە کەواری سۆلاف لەناو هەموو کەرکووکە یا لە ناوچە کوردەکە نەخێل هەموو کەرکووکە ئەو کاتە سێیان نابوو یانەی سەورا بوو سۆلافە بوو لەگەڵ یانەی کۆمپانیای نەوتە بوو یانەی سۆلاف یەکێ بوو لە یانە پێشەنگەکان کە چووە هەموو ڕگبارەکان لە هەموو یاریەکانم بەڵام دوای پرۆسە وەزعەکە گۆڕا لەبەرەوەی یانە زیادی کرد بۆ نمونە خاک لە ئاوەرەبووندا مەزرا شۆرجە لە 2003 سۆلاف دووبارە خۆی بژانەوە هاتە مەیدانەوە بە ڕتمێکی کە بە شێوەیەکی کە ئێمەش وەکو یانەی شۆرجار لەم گەڕەکە دەستمان کرد بە دانانی تیپ بۆ تازە پێگەشتوان دوایی بۆ لاوان دوای بۆ ئاستی پلەیەک لە هەم تۆپی پێ هەم بالە و هەم باسکەش وەکو یانەی شۆرجە وەکو یانەی شۆرجە تۆپی پێ و لەگەڵ یاری باسکەیە بالە زیاتر ئێمە وەکو بالە لاستی کوردستان نایابین و لە عێراقشە پلەیەشین لە تۆپی پێ ساڵێ لە ساڵان ئێمە 2 ساڵ نایابی کوردستان بووین پلەیەکی عێراق بووین بەڵام بەداخەوە لەبەر کەم دەرامەتی و نەبوونی ینی دامێکی مادی زۆر بەداخەوە لە کوردستان هاتینەوە پلەیەک لە عێراقش هاتینەوە پلە 2 جا لەبەرەوە وەرزش ئەگەر بەگشتێمە بەراوردی کەین لەگەڵ جاران و سێریکەین ئەبینین ئێستا تا وەرزش تا حدێک پێشکەوتووە بەڵام زۆر بەداخەوە لە دوای شەڕی داعش ینی داکشانی بەسەرات لەبەر ئەوەی کەوا لە ڕووی مادیەوە هیچ پژیرێ بۆ یانەکان نەبوو ئێمە زۆر ئێستا قاسم ببوورە ئێستا ڕووی مادیەکە یا باڵی پارەکە ئێستا وای لاتۆ بڕیاردەرە ئێستا نادیەکان وەکو ئەوروپا یاریزانە کڕن ئەو نادیانی کەوا پاری چاچیان پێەیە ئەو نادیانە بەڕاستی ئەو یانانە خۆیان بۆ خۆیان سەرکەوتوترین لەگەڵ نادەکانی کەیە بەڵام یانەی شۆریژە چۆن داخلی ئەم پێشبرچەیەکە ئەم چێبرچەیەکە بەڕاستی وەڵی مامۆستاگەر سێرکەی کەرکووک سەرخانێکی زۆریە بوو لە ڕووی یاریزانەوە بەڵام لەبەر نەبوونی پارۆک و جانابێت ئاماژەت پێکرد زۆر لە یاریزانەکانمان ئێستا لە یانەکانی کوردستان یاریەکەن لە یانەکانی عێراق لە زەورا یاریزانمانێ لە قۆجەوی یاریزانمانێ لە شورتا یاریزانێکی کەرکوشیش لە هەڵبژاردەی عێراق ئێستا بڕۆ زاخۆ یاریزانی عێراقیەتیایە ئەو کەرکوچی تیا بوو برە نادی نەورۆز 2 یاریزانی کەرکوچی تایە بڕۆ دوهۆکتایەتی هەولێر تایەتی ئێمە گە ناوەکانیش بڵێن زۆرم بەڵام ئێمە ناوەکانی بەجێڵین
بەڵام وەکو ژمارە لە یانەکانی کوردستان نزیک 12 بۆ 13 یاریزانی کەرکووکیمانەیە کە بۆ پلێنایە بیارەکان ئەمەش بۆ بەو بابەتە ئەگەڕێتەوە کە پشگیرێکی مادی نەبوو بۆ یاریزانە وەکو یانەی شۆرجە یانەی شۆرجە ئێمە ینی تێچووی یاریزانەکانمان دەور 10 ملیۆنە بەڵام ئەو پارەی کە دێتە ناو قاسەی یانەکەی من 600,000 چۆن ئەمە بەڕێخم یان ئێستا تۆ لەوانێ بێتە جێ پرسیار یاریزانەکانی پارەوەرەگرن بەڵێ ئێمە عقدیان لەگەڵەکەین بەڵێ اتفاقیان لەگەڵەکەین مانگانە جاران وابزانم ئەم پارۆشتە زۆر لە گۆڕێ نەبوو ئیتە تۆ ئینتیماتە و بەرامبەر تیپێک یا دیگەڕەکەی خۆت یا ئینتیماتە و بەرنەتەوەکەی خۆت بەڕاستی یا بەرامبەر شارەکەی خۆ نادی کوردستان کە بەرامبەر بڵێن یانێکی عەربی یاریەکەت دەوێشی زۆرتەوە خۆی بزان وەرزشش بوارێکە لە بوارەکانی کەلتوری ژیان ینی تۆ سێرەکە لەناو بۆ یانەیەکی کورد یاریکەی باشتەوە لە یانەیەکی کە لایەنێکیکە بەڵام لێرە پارەکە بەڕاستی ئەبێتە حکم ئەو حکومەکە چێ پارە زۆر بدە ئێستا بەداخەوە یاریزان ئەچێ بۆیە وەکو جاران من لە تەمەنی منە ئەگەر باتە ڕانێنانەکە بیتە ئامادەبوون سەعات سێ من لە 1:30 دانیشتم بۆی هەم خۆشەویستیمە پابندبوون بە کاتە هەم بۆ وەرزشەکەش ئێستا بۆتە پارە زۆر بەداخەوە زۆر یاریزانەیە پابندین بە کاتەکە دێن بەڵام ئەگەرێکێ پارێکی زیاتری بداتێ بەلای ئەوچێ بەلای ئەمەنەیە ئێستا زۆر لە کەرکک مێژوەیەکی کەرککت بدەمێ ئێستا 62 یانە لە کەرکک دامەزرا 62 یانی تایە بەڵام لەم 62 کارایە جاران تیپەکارە بوو تیپی فلان گەڕ تیپی ملی بوو وانی تیپی ملی سال ئەکرێ بڵێ ئەو تیپە ملیانە بوونەتە نادی سابووە نمونە نادی شۆریژە لە گەڕەکی شۆریژێ نادی خاک با بڵین لە ڕەحیماوایە سۆلاف لە چ گەڕەکێکە سۆلاف لە ئیسکانە بەڵێ لە ئیسکانە ئەمە ڕاستە ئێمە یانەکەمان وەکو قوتابخانەی گوایە بۆ تیپەمیلەکان هەر یاریزانێکە لە تیپەمیلەکان دەرەچێ ئێمە لە قوتابخانەکەی خۆمان بە ئاستێکی بەرزتر وەرەگرینێکێنە یاریزانی یانەکەمان بەڵام خەڵکی گەڕەکەمان پیشەیی نییە خەڵکی گەڕای ئەو پیشەی بەڵام ئێمە ئەگەر یاریزانێککە لە شارێکیکە بێنین یا لە ناو کەرکک پیشەی نییە چونکە ئێستاکانی قەرارەیە لە یەکێتی ناوەندەکان پێڵن مادەی 140 دەروی مادەی 140 ئەوەی 140 بێ پیشەی نیە ئەوەی دەروی 140 بێ پێڵێن پیشەی مامۆستا یادیانە خەڵک پەروەرداکەن مناڵ پەروەرداکەن گەنج پەروەرداکەن ڕاستی تەوێ ئەگە پارە بێ بەڵێ ئەگە پارە نەبێ دێن ڕۆژ یارەکە یاری پێکەین بەڵێ لەبەرەوەی تۆ ئەبێ بناغەیەک دەبێ ئێستا بۆ نمونە ئێمە قوتابخانەمان هەیە پێڵێن فێرگە لە ساڵە لە دایکبووەکانی کەمتر بەڵێ لە نیانەکەمان لە دایکبووی 2008 2009 2007 2006 دوو گەزباندا ناوە کەمانە لە مەشقیان پێەکەن و هێواش هێواش سەرکەون بۆ ئاستەکانیکە بەڵام زۆر کەسەیە ینی ئێستاکە ینی با بڵین بوارەکانی ژیان وای لاتوە باوک مەسئولیاتێکی زۆری خستەتە ئەستۆی خۆی ینی مەجال نادا کوڕەکەی بوارەکەی خۆی وەرگێ سێرەکەی زەختی لێکە بۆ لایەنێکیکە مەسەڵەن نەک وەرزش ئیتر لایەنیشکایە پێویست ناکەن یاری داهاتوودان لەگەڵ چیایە یاری داوتمان ئێمە لەگەڵ ڕزگاریە لە دەروی شاری خۆمان ڕزگاری باڵی سمودی لای کەلارەوە بەڵێ چۆنن خۆتان بۆ ئامادە کردووە ئێمە ئەوان وەکو بەراورد ئەوان یانێکی بەهێزن یان ئێوە بەهێزترن ئاستەکان چۆنە من ڕاستی بە ڕاشکاوە ناڵێم ئێمە تر تموحی ئەومان نەماوە سەرکەین بۆ پلەی نایە ئێستا ئێمە ماوینێتەوە لە پلەیەک بەڵام ئەوان تموحی ئەویان کە سەرکەون پیشەسازی لاولێر پلەیەکن ئەوان پلەی دوون ئەگەل ئێمە بنەوە سەرەکەون بەڵام بە هەر دۆڕانێک ئەوان سەر ناکەون جا ئێمەش خۆمان ئامادە کردووە کە بچین یاریکەین بە مەبەستیمانەوە بەڕاستی تموحمانە وەکو سومعە بۆ نادێکە و بۆ سەرۆکییانە بۆ گەشتانە بڕۆین بە بردنەوە بینەوە بەڵام ئێستاکە ئێمە یاریزانەکانمان دانیشانوە ئەم هەفتەیە دوو ڕۆژ مەشقیان پێکەین و ئەچین بۆ یاریەکە بۆ ڕزگاری ئاسیان زۆر سپاس دەکەین هیواداری بمێنەوە هیواداری نەکرد بەمانەوە بەڵکو بە سەرکەوتوی بمێنەوە نادێکەش لە برەوچوو نابێت سەرکەوتوو بن ئەزیز سپاس بۆ ئێوە خاڵێکەیە من حەزەکەم ئاماژەی بۆ بکەم ئەوەی کە پشگیری لەم وەرزشێکن لەم شارە تەنها مامجەلال بوو بەڕاستی ینی پشگیری لە هەموو یانەکانەکە سارەی داپیان پارەی بەموماندا بە حەویزەیدا کە عەرەبە بە مسەڵایدا کە تورکمانە بە یانەکانی ئێمەشێدا
هەر کاتێکهاتە کەرکک وەرزشی بێبەش ناکرد لە پژیرەکەی خۆی زۆر سپاس بۆیەوە هیوای سەرکەوتنان. کەرکک شانایازی ژینمی کەرکک هەنا سەوتینمی کەرکک شانایازی ژین. عزیزان لە شارێکی دەوڵەمەند بە کەلتور وەک شاری کەرکک دەکرێت بدەیان بەرنامەی لێ دروستکەین. بەڵام ئێمە لە دووتەی دوو بەرنمەیە کۆمان کردەوە و کۆتایی پێهێنین تا بەرنمەیەکی کا لە ناوچەیەکیکەی کوردستان کاتێکی شاد. تۆ خۆشاوای یازی وجدانی تاجی سەروە